براوەی هەفتەی ڕابردوو بۆ بردنەوە لە $10 کاکە محەممەد کەریمە کۆمنتێکت نووسیبوو لەلایەن ژیرەوەهاتوینە لایکت کردبوو سبسکرایب کردبوو دەستەکانت خۆش بیم بڕۆستە کۆمنتەکەی خۆت کاکە ئەحمەد کاوە ریپلایت لە بۆ دەکات پێت دەڵێ کە چۆن $10 خۆت لە ڕێگەی فاس پێوە ببیتەوە هاوڕێن خۆشویستم بۆ هەفتەیەش $10 دیکە دەکەینە گیڤەوەی بەشداریکردن زۆر ئاسانە یەک کارە دەیکەیت دەسێت چناڵەکە کاکە ئەحمەد کاوەی ئەو لینکە ئەو ڤیدیۆی کە داماننایە لە دیسکریپشن و لە کۆمنت دووبارەی دەکەینەوە لینکەکە بکەنەوە سەیری ڤیدیۆکە بکەن سبسکرایب لایک وەروە کۆمنت بنووسن لەلایەن ژیرەوە هاتوون دانەیەکی دیکە لە ئێوە هەڵدەبژێرین $10 پێشکەش دەکەین ئەگەر چناڵەکەی کاکە ئەحمەد کاوەش نەبینیوە یاخود نازانی باس چی دەکە یاریزانێکی پرۆفیشناڵە لە فیفا یەکێکە لە باشنی یاریزانەکانی کوردستان کەناڵەکەی بەس تایبەت نییە لەسەر ڤیدیۆ و گۆڵی فیفا بەڵکو داهاتوو دەبێتە هۆی فێرکاری و ڕیڤیو فێرکاری تەکنیکیش دەبێت تەنها فیفاش نا بەڵکو ڤیدیۆ بەگشتی لەسەر هەموو یاریەکانی دیکەش لەمە دووە بڵاو دەکاتەوە بەڵام زانێ بە فیفا دەست پێ کردیا وعدە زیاتر بکە زۆر ئاسانە بڕۆن $10 لە بە خۆتان بە ئاسانی ببەنەوە سەرەتای هەفتەی وتمی هەواڵێک نییە کۆتایی هەفتەی نازان باس بکەم هەواڵەوەندە زۆرە سەرەتا یەکسەر بە GTA 6 دەست پێ بکەین هاوڕێیانی خۆشەویستم دەزانین GTA 6 بە فەرمی لە بەرمێنانە ڕۆکستار خۆی ڕایگەیاندیە و یەکێک لە ئینسایدەرەکان ئەو کەسانی کە زۆر نزیکن لە کۆمپانیا ڕۆکستار ڕایگەیاندکەوە ڕیج 6 ئەو ئینجینەی کەوا ڕۆکستار بەکاری دەینی لە بۆ بەرهێمەنان یاریەکانی GTA بە قسەی و کابرایابی کە لە نزیکەوە ڕێجی نوێ بینیوە ئەو ئینجنە نوێی بینیوە یاخود ئەو پرۆگرامە نوێی بینیوە کە GTA 6 لێ بەرهەمدێ دەڵێ تەکنیکە و تەکنەلۆژیای شتێدا تاوەکو ئێستا لە هیچ یاریەک نەمان بینیوە دەڵێ گرافیکەکەی بە شێوازێک لە ڕاستی دەچی باوەڕ نەکراوە پێی وایە سەیری فیلم دەکەی نەوەکو یاری دەکەی و پێی وایە گەیمپڵەیەکەی بە شێوازەکە هەموو گەیمەران لە هەموو جیهان شۆک دەکات ئەو قسەیە گەورەیە و ئەو قسەیە هیوای گەیمەران زۆر زیاتر بەرز دەکاتەوە پێشم وایە ڕۆکستار زۆر بە کەمی قسە لەسەر GTA و ئەو شتانە دەکاتن بەڵام ڕۆکستار لەوانەیە ئەو دزە پێکردنی بە ئەنقەس بۆ کابرایوت بی تاوەکو گەیمەران زیاتر هان بدە چاوەڕوانیان بەرزتر بتەوە لە بۆ GTA 6 کێشەمان لەگەڵ ڕۆکستاری زۆرە بنوەکو خۆم کێشەی گەورەم لەگەڵ کۆمپانیای ڕۆکستاری هەیە زۆر کاری دەکەن وەکو GTA تریلۆجیەکە کە بڵاویان کردەوە تۆچی خراپ بوو بە خراپی بڵاویان کردەوە ئەزان ئێستا چارەسەر کرایەوە بۆ کێشەکان بەڵام هەر چاوەڕێشتی باشتر لە ڕۆکستاری دەکەن Red Dead Online ئیهمال کرا بەڵام کاتێک کە دەبتە سەرەوەی کە یاریی نوێ بە تەواوەتی بڵاو دەکەنەوە باوەڕ ناکەم کۆمپانیای دیکە هەبی منافەسەی ڕۆکستاری بکە لە جیهانی کراوە لە تەکنۆلۆژیای پێشکەوتوو Red Dead Redemption 2 یەکێکە لە جوانترین و ناوازترین یاریەکان لە مێژوودا و ئێستاش تاوەکو ئێستا شەروە مایە GTA 6 بە پێقسەکانی و کابرایابی نازدار دەبی بۆیش چاوەڕوانیمان یەکجا بەرزترە ئۆکەی لەو هەفتەیە تقریبا دوسێ هەفتەیە بەڵام لەو هەفتەی بە زیاتر زەق بووە Xbox Series بە پێش PlayStation 5 کەتەوە لە ئەمریکای لە فرۆشی مانگانە و هەفتانە و تەنانەت لە خلالی ئەو ساڵ 3 مانگ 4 مانجی بیدایەتی ئەو ساڵ زیاتر فرۆشای لە چاو PlayStation 5 فانبۆیەکانی Xboxی دڵتان زۆر خۆش نەبی فانبۆیەکانی PlayStationیش یاخود سۆنی پۆنیەکان یەک دقە ئۆکەی پێشەی هجوم بکەن ئەو قسەیە معنای دیکە دەدا مایکرۆسۆفت بە ئێعلان بەخۆی بە فەرمی ڕاگەیان لە هەفتەیەکەوە پیرۆزبایی لە هەموو Xbox دەکەن کە لە چارەجی یەکەمی ئەو ساڵ توانیان زۆرترین کۆنسۆڵی Next Gen بفرۆشن لەبەر چ دەرە Next Gen واتە کۆنسۆڵی نوێ ئەگەر نانیتین دو هەر ڕقەمیەکە تاوەکو ئێستا لە هەموو جیهان زۆرترین کۆنسۆلیە دەفرۆشێ بەڵام کۆنسۆڵی Next Gen Xbox ڕقەمیەکە تاوەکو ئێستا لە ئەمریکای هۆکارەکەشی بۆ چ دەگەڕێتەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە مایکرۆسۆفت بەخۆی ئیعلانی کرد کە لەبەر ئەوەیە کە PlayStation 5 بەدەست ناکەوی کەم بەرهەم دێ گەورەترین هۆکارش بۆ چ دەگەڕێتەوە چیپی ئەلکترۆنی دروست ناکرێت کێشەکە پرۆسێسەرەکە و یاخود ئەو چیپەیە کە لەناو جەرجی PlayStation 5 و Xbox Seriesە Xboxیش هەمان کێشەی هەیە بەڵام لەبەر ئەوەی PlayStation 5 بەدەست ناکەوی خەڵکەکی زیاتر لەو سێ مانگەی Xbox هەڵدەبژێرن بەڵام بەگشتی کە چەند فرۆشرایە تاوەکو ئێستا PlayStation 5 نزیکە لە 20 ملیۆن و Xbox نازانین چەند فرۆشەیە بەڵام دەزانین نزیکە لە 12 بۆ 13 ملیۆن لەوانەیە بگاتە 14 بەڵام مایکرۆسۆفت ڕقەمەکان ئاشا ناکەوە دەڵێ بە حیاتی ئاشای ناکەینەوە کە تێژ دەگەم لە بەرچەو کاری دەکەن لەبەرەوەی دەزانن بەقەدر PlayStation نافرۆشێ نانەوێ بڵێندەرەکانی خۆیان بڵێن ئۆکەی Xbox ئەوەندە نافرۆشێت چکە لە جەنەرێشنی ڕابردوو ئەو دەگەیان لە خۆیاندا دەیانگۆ ئەوەندە دەفرۆشێ ئەو ژمارەکەمانە 3 بەرامبەر 1 بوو و ئاخیری بۆ 2 بەرامبەر 1 مەسەلا PlayStation 4 زیاتر لە 100 ملیۆنی فرۆشت Xbox زیاتر لە 40 ملیۆنی فرۆشت کە نزیکە لە 50 مایکرۆسۆفت ژمارەکان ناڵێ بەڵام دەزانینکەوە لەو سێ مانگەی زیاتر فرۆشەیە لە چاو PlayStation 5 بەڵام بەگشتی PlayStation 5 زیاتر فرۆشەیە لە چاو Xboxی واتە ژمارەکە بەو شێوازی لە سێ مانگەی لەبەرەوەی چیپ ئەلکترۆنی
بەرهەمنا لە بۆ پلیستیشنی بۆی ئەکسبۆکس بە پێشی کەوتەوە و دڵخۆشیشم لەبەرەوەی گەیم پاس وای کردیە مایکرۆسۆفت بەو شێوازە تعامل لەگەڵ ئەکسبۆکسی بکە و ئەکسبۆکسیش لە پێرچاوی گەیمەران خۆشەویستتر بێ بەڕاستی تەماشایەکی کۆمنتەکانی من کرد هەر کەسە کە لێم دەپرسی ژیر یەکەم جارمە دێ بەناو دنیای ڤیدیۆ گەیم پلیستیشن بکڕم یاکە ئەکسبۆکس یەکەم قسە و دوایین قسەی منەوەیە بڕۆ ئەکسبۆکس سیریز ئێستا چی بکرا سعری هەرزانە لە بازارێ زۆرە گەیم پاس دەبی کێشە نییە زۆر کاتچوە وتێ بەڵام ئەو گەیمەرانی حەزان لە یاری تایبەتە وەکو گارۆڤار لاستەڤەس و ئەوانەیە پلیستیشن تاکە شوێنەکە شتەنات بەدەست دەکەیت بەڵام ئەکسبۆکسیش تۆنێک ستودیۆی نوێی کڕیە کاتە منافەسەکە یەکجار خۆشە منافەسەیەکی نازدار هەیە وساڵ دڵخۆشم منە خۆم هەردوو کۆنسڵم هەیە هەردووش بەکاردێن لە من هیچ جیاوازی نییە چی یەکەم بیچێ دووەم بێ بەڵام دڵخۆشم کە منافەسە هەیە منافەسەوا دەکەکەوە یاری جوانتر و خۆشتر و باشتر لە بۆ من و توی گەیمەر بەرهەم بێ و هەواڵەکانی منیش گەرمتر دەکات سو پلیستیشن 5 دەکڕین یاخود ئەکسبۆکسی دەکڕی تاوەکوێستە پلیستیشن 5 نرخی دابەزێ بوویتە 650 دلار بینە سەر گارۆڤار ڕاگنەڕۆکی هاوڕێنی خۆشەویستم لەو هەفتەی ڕابردوو باسی ئەوم کردکەوە کۆڕی بارلۆک نامەیەکی بڵاو کردەوە دەڵێ گارۆڤار ئێستا حالیان گارۆڤار ڕاگنەڕۆ لە بەرەمێنانە و هەموو کارێک دەکەین بە زووترین کات بڵاوکەینەوە هەر کاتێک ئامادە بوو تڕێری لێ بڵاو دەکەین یاخود بەرواری بڵاوکردنەوەی ئاشا دەکەین بەڵام من کەسەش زۆر زیرەک نیمە بەڵام لە دنیا کەسی لەم زیرەکتر هەیە گەیمەران بەگشتی قسەیەکی کۆڕی بارلۆکیان دەرهینە لەناو تێکستەکەی لەناو قسەکانی کە دەڵێ کۆڕی بارلۆک جێبگرن Speaking of God of War Ragnarok, the elephant in the room. Yeah, we haven't said a lot about this. That's because everybody is heads down, hard at work. We are perfectionists. Everyone's tightening up the graphics on level 3. We are perfectionists. Everyone's tightening up the graphics on level 3. The graphics on level 3. دەڵێ level 3 design دەڵێ یاریەکەمان لە قۆناغی سێمی گرافیکیە قۆناغی سێم گرافیک یاخود level 3 گرافیک دەڵێ لەو قۆناغەیە ئەو قسەی معنای چییە گەیمەران هەڵسان چون ڤیدیۆیەکی کۆنی 2018 کۆڕی بارلۆکیان هینە سێ مانگ پێش بڵاوبوونەوەی گارۆڤاری واتە لە مانجیەکی 2018 کۆڕی بارلۆک ساپێکەوتنەک دەڵێ گارۆڤار لە قۆناغی سێمی گرافیکەکەیتی ئیشاڵە بە زووترین کات نەعلوهات لە زەدەزانین و بزەبت پاش سێ مانجی یاریەکە بڵاو بووە ئەو قسەی و معنای دەدەکەوە گارۆڤار ڕاگنەڕۆک سێ مانجیش کە بڵاو دەکرێتەوە ئینتەرنێت ئەو هەفتەی بەو قسەی وەگرت بوو لە هەموو جیهان داوت سێ مانجیش کە بڵاو دەکرێتەوە سۆنی بێدەنگە کۆڕی بارلۆکش بێدەنگە هەموو بێدەنگن من خۆم پێم وانە سۆنی لە سێ مانجیش کە گارۆڤار ڕاگنەڕۆکی بڵاو کاتەوە لەبەر چ لەبەر ئێستا مانجی برێت 4 5 6 7 لە مانجی 7 و 8 ئەستەمە سۆنی گارۆڤاری بڵاو کاتەوە هەمومان پێکەوە زۆربمان دەزانینکەوە باشترین کاتە بە بڵاوکردنەوەی ڕاگنەڕۆکی مانجی نوێە لەبەر چش لەبەرەوەی مانجی 6 و 7 و 8 کاتی ئاشاکردنی یاری نوێیە تریلەری نوێیە نەک کاتی بڵاوکردنەوەی زۆربەی یاریەکان کە لەو ماوەی بڵاوکرێنەوە فرۆشەی زۆریان نەبووە بەڵام نزیک لە سەری ساڵ بەتایبەتیش پاییزان ئەو کاتێکە لە جیهان خەڵک پارەی هەیە بچی یاری بکڕی خەڵک پارەی لە بەردەستە هەیە خودت پارە سەرف دەکات من باسی کوردستان ناکەم بگومان لەبە کوردستان لەبەوەمە مان 6 و 7 باشترین وەختە لە بۆی گارۆڤار بڵاو بکرێتە لەبەرەوەی ئەو کاتی زۆربمان خوێندنمانە توانین یاری بکەین بەڵام باسی ئەمریکا دەکەین کە فرۆشی ژمارەیەکی هەموو یاریەکان لە هەموو جیهان ئەمریکایە بەتایبەتی یاریەکانی پلیستیشن و ئەکسبۆکسی بە پێی مارکەتی ئەمریکای بڵاو دەکرێتەوە حساب لە بۆ دنیا دەکەن بەڵام بەو شێوازە نییە چکە لە ئەمریکای کە یاریەک سەرکەوتوبی ئیدی خەڵک لە هەموو دنیا دەڵێن یاریەکە سەرکەوتووە بەڵام لە ئەمریکا شکست بینی دەڵێن ئەوکەی لە هەموو دنیا باش بەس لە ئەمریکای خراپ یعنی خراپەکەی هەبە لە ئەمریکای وەردەگیرێت ئەوە قسەکەی کۆڕی بارلۆکیە کوتێ دەگەن تێبگەن سێ مانجیش کە بڵاو دەکرێتەوە یاخودنا ویستم ئاگادار بن و بێکە گوێتان لێ بوو بزانن level 3 گرافیک مەبەستی چییە مەبەستی قسەکەش چییە level 3 گرافیک بەپێی ئەو شتانە بی لە ئینتەرنێتی خینمەوە level 3 گرافیک واتە چاکردنەوە و کێشەکانی گرافیک کە ئەو بەگانە یاخود ئەو گڵیچانە ناو یاریەکەوێ کە پەیوەندی بە گرافیکەوە هەیە جەماعەتی گرافیش چای دەکەن واتە بەرهێنان بە کۆتایی هاتووە زۆر شتەکان تەواو بە تەنیا کاتی ئەوەیە کەەوە یاریەکە قەشەنگتر بکەن گڵیچەکان چاکتر بکەن بۆ منە تۆ کرایتۆسی لەچیا شوێنەکەم بەردەک بۆکسەشی لە بەردەکەی دەدەی لە باتی ئەوەی بەردەکە بشتێ یاخود بەردەکە کومبی دەستە بستە ناویان کلیپکردن بکە کلیپکردن واتە پێت بستە ناو ئەرزیە دەست بستە ناو بەردی ئەو شتانە دانوێت چارەسەر بکەن کلیپکردن و level 3 گرافیک لە یەک یاری هەیە کە زۆر خراپە تێیدا ئەویش یاریەکانی ئەساسنە بەو دوایانە خەڵکەشی زۆر ڕخنێ لێگرتیە لەبەر لەبەرەوەی ئەگەر سەیری بکەیت دایمەن کاراکتەرەکەت پرسی دەستە ناو دسمی دەستە ناو بەردی ناوداری ئەو کێشانەی هەیە یاریی قەشەنگە بەڵام ئەو کێشە بچووکە دیتێڵە وردەکاریانی هەیە گارۆڤاری 2018 کلیپینگ و ئەو شتانەی هەر هەبوو بەڵام زۆر کەم و دەگمەنە و ئەوجارە زۆر باشتری دەکەن بە قسەی کۆڕی بارلۆکی بێ چاوەڕوانیم زین سروددا هەواڵەکەیە کە زۆر خەڵک دڵی پێ خۆشە زۆر خەڵکی دەڵێ what the fuck
اوكي لكن ميم نيا لكن من زون ميم ايجي هري فيفا 22 ديتا سب بلاي ستيشن بلس جيم باسي لما جي بينز دنيا سوني لاين ابي ياخذ ياري كاني بلاي ستيشن بلس يا شاكر دو ياري تدا كمن اغان نيو نازام سونيا حزكم تاخير كمان دو ياري بتسوكن زو غورينا بلا فيفا 22 غورتين ياري كا لما جي بينز ديتا سب بلاي ستيشن بلس لەگەڵەوەش لە پاشەوەی کاتە سە پلسی لە بیدایەتی مانجی پێنج ئەوزام دوی مانگ یاخو سێ مانگ دێتە سە پلسی پێنجی مانج دێتە سە گەیم پاسی کە بە هەردووچیان دڵخۆشم یەکەمیان لەبەر چ پێم خۆشە لەبەرەوەی زۆر گەیمەر هەیە وەکو من حەزی لە تۆپی پێ من سەرسەختم ئەگەر فەیسبووکی منت بینیبی پێی ژیرت بینیبی دەزانین کەەوە مشەجعی چیانە یەکەم کە پێتان ناڵم لێکوانە لە بەخۆتان لە فەیسبووک تەماشاکەن دووش شێتی تۆپانێمە ئۆکەی ئەنێ فەریقەی من ئەگە بدۆڕێ لەوانەیە بگریم لەوانەیە شتێکی بشتێنە واگە بش باتەوە ئەوەندە هاوار دەکەم قورگم دەڕێنم سو هەواداری تۆی پێمە بەڵام زۆر حەز لە یاریەکانی فیفای نییە ئەین تۆی پێ مەسەن یاری فوتبۆڵی نییە بەڵام پارەی پێ نادەم بەڵام ئەگەر لە ڕێگەی پلسی وەری بگرم یان ڕێی گەیم پاسی وەگرم لۆ من براوەیە لە بەو کەسانی کە فیفا 22 هەیە مانگەچی خراپبی لە بۆ گەیم پاسی وەروار لە بۆ پلسی بەڵام بەو کەسانی کە فیفا 22 نییە و حەز دەکەم بیکەن ئالۆ مانگەی باش نابرز ناکەی لۆ 20 دلاری سەرف بکەم لە گەیم پاسی بەردەست دەبی لە پلی ستیشن پلسیش بەردەست دەبی لۆ من براوەیە لە زۆر گەیمەری وەکو من براوەیە بەڵام لە زۆر خەڵکی تێدەگەم ئەگە بڵێ ژیرە و مانگەچی خراپە لە بەرەوەی یاریانە هیچ نینە یاخود کیف بە تۆپایانەیە لە هەندێکمان براوەیە لە هەندێکی دۆڕانە سەو ئۆکەی بینە سەر یاریەکەوە زۆر حەز دێم ببینم و زۆر حەز دەکەم تاقیشی بکەم لەبەرچە ئەنگۆ ژیر دەناسن کە ژیر حەزی لە فیلمەکانە بەتایبەتی فیلمی ترسناک زۆر حەز دێ بەڵام حەزم لە یاری ترسناک لەبەر لێ ترسم بەڵام لە هەمان کاتیشدا حەزشم لێ بزانم باعث دەکات یەکێک لەو یاری گەورەکانی سوپر ماسف ئەوسا بڵاو دەکرێتەوە سوپر ماسف ئەگەر نایاناسی یاری ئەنتل دۆنیان دروست کردیە هاوس ئۆف ئاشەس مان ئۆف مدان ئەو یاریانەی کەوا پەیوەندی بە چیرۆک و هێشتنەوەی کارکتەرەکان بە زیندویی و هەڵبژاردنی دایالۆگ و بژاردەکە ئەوشتانە هەیە کۆتاییان جیاوازە سوپر ماسف بە فەرمی ڕایگەیاندکەوە یاری The Quarry کە گەورەترین یاریانە ئەوسا لە هاوینێ بڵاوی دەکەنەوە دەڵێن 186 کۆتایی هەیە و دەتوانی وا بکەی سەرجەم کارکتەرەکان بە زیندوی بمێننەوە یاخود هەرهەمیان بمری بەپێی بژاردەکان هاشەوەی ئەنتل دۆنی ژوایە ئەنتل دۆن دەتوانی وا بکەی هەم کارکتەرەکان بمری و دەتوانی وا بکەی هیچ کارکتەرێک نەمری سو The Quarry ڕۆژ بە ڕۆژە پێش چاوم خۆشەویستتر دەمی حەزم زیاد دەستێ و ئاکید بن لەوەی سوپاسکردن و ریڤیو هەر لە بۆ دەکەمەوە یاریەکە بێ بینە سەر Call of Duty Modern Warfare 2 کە بە فەرمی دەزانین ناوی Modern Warfare 2 دەزانینکەوە Call of Duty ئەو شتانە فەرمیە ئەو شتانەی کە هێشتا زیاتر گەورەتر و مهمتری دەکات لە پێش چاومان چکە دوای یاری Call of Duty ساڵانە بڵاو بکرێتەوە ئیدی خلاص Call of Duty 2 ساڵ جار بڵاو دەکرێتەوە Activision بە فەرمی ڕاگەیاندکەوە Call of Duty Modern Warfare 2 پێشکەوتوترین یاری Call of Duty یاخود پێی دەڵێن Most Advanced Call of Duty ever ئەز ئەو قسەیە معنای چیە من نازانم بەڕاستی چکە ئەو قسەی معنایەکی گەورە نادە دەڵێ پێشکەوتوترین یاریە پێشکەوتوترین یاری مەقسەدی وایە گرافیکی زۆر پێشکەوتووە مەقسەدی وایە گەیم پلی زۆر پێشکەوتووە مەقسەدی وایە زۆرترین فیچەری تێدایە زۆرترین مۆدی تێدایە زۆرترین چیرۆشی تێدایە زۆرترین جوانترین گرافیک و لە ڕووی دیتیلی تێدایە بزەبت نازانین بەڵام بەپێی قسەکان بی بەپێی دەنگۆ و پێشبینیەکان و شتەکان بی زۆرمانمە یەک دوو هەفتەی داهاتوو ئەکید بن لەوەی لە PS یاخود لە کۆنفرانسی مایکرۆسۆفتی لە مانجی پێنج یا 6 یانیش لە پلیستیشن شەوکەیسەکی یاخود لە ستیت ئۆف پلەیەکی یانیش هەر لە چەناڵی یوتیوبی خۆیان بەشێ لایڤ ستریم Call of Duty Modern Warfare 2 بە فەرمی ئاشا دەکرێت زۆری نمە چکە یاریەکە دەڵێن مانجی 9 یان 10 یان 11 لەو سێ مانگەی بڵاو دەکرێتەوە زۆری نمە یاریەکە دەبینین کە من زۆر هەواداری Modern Warfare 2019 ما و زۆر حەز دەکەم بەشی دومی تاقیکەمەوە بەڕاستی ئۆکێ PlayStation لەو هەفتەی تقریبا چەند زانیارێکی نوێی لەسەر PlayStation Plus ئاشکرا کرد مهمترینیان ئەو شتەیەکەوە من خۆم PlayStation Plusم ئێستا حالیان هەیە ئایا PlayStation Plus نوێیەکە دێ مەسەلەن بەرەوە من حەز دەکەم بیکەمە پریمیەم تاوەکو یاریەکانی پلی 1 و پلی 2 پلی 3 و پلی 4 و پلی 5 لە بۆ بێ چۆن ئەپگرێدی بکەم چۆن پارە زیادەکەی بدەم ڕێگا هەیە یا خودنا PlayStation وتی بەڵێ هەیە چۆنیش دەکرێویشە دەڵێ کاتێککە PlayStation Plus نوێیەکە ئاشکراکرێ یاخود بڵاو کرایەوە تۆ دەتوانی بە پێدانی ئەو بڕەپارەی کە ماوە توانی وا بکەی سبسکریپشنەکەت و پلانەکەت بەرز بکەوە لە بۆ PlayStation Plus ئەکسترا یاخود پریمیەم بۆ من ساڵێکم هەیە لەسەر PlayStation Plus لەو ساڵی نزیکی تا مانجی 6 لەوانەیە 8 مانگ 9 مانگم مابی نۆ مانجی کەم کەینەوە لەو پرایسە و لەو نرخێکەوە PlayStation Plus پریمیەمەکەیە کە پریمیەمەکە 120 دلارە من 6 دلارم بۆی دەیە بڵین لێرە 30 دلارم دەمینێ لە 120 یعنی نزیکی 80 دلارێک 70 دلارێک شتێک لە بابەتەی دەدەم دۆم دەبتە PlayStation Plus ئەکسترا یاخود پریمیەم کەشتەی باشم لەبەرەوەی من PlayStation Plus مەیە پێویست ناکە 120 دلاریت کە زیاتر بدەم بۆ ساڵی داهاتوو بێگومان لە پاشەوەی کە خلاص بوو دەویست 120 دلاری بدەم لە ساڵێکی کە پێم وایە 120 دلار پارەیەکی زۆر نییە لە بۆ ئەو هەموو یاری کە PlayStation پێ دەدا لە ساڵێکی ها لەبەرەوەی گەیم پاس مانگانە 5 دلار لە کوردستان هەرزانە مۆزوع نییە باسی دەرێ دەکەین
PlayStation Plus بە $120 مانجێ دەکات $10 زیاتر لە 700 یاریت پێ بدەم خراپ نییە ناگاتە گەیم پاسی دەبرەوەی ڕگایریەکان ڕۆژێکم دانانێ بەڵام سۆنی بە فەرمی ڕایگەیاندکەوە هەموو یاریەکی نوێ نرخی لە $35 بەسەرەوە بی ئەو کەسانی PlayStation Plus پریمیەمیان هەیە دەتوانن 2 سعات بە خۆڕایەوە یاریە بکەن واتە گەیم ترایالی پێدەڵێن یاخود دێمۆی پێدەڵێن کە چەندین زار لە PC هەیە لە سیستیمی هەیە بە خۆڕای دەتوانێت بەخۆت هەموو یاریەک 2 سعاتی یەکەمی بکەی و یاریەکە تاوکەی ئەو 2 سعاتی تاوکەی و بڕیار بدەی ئایا یاریەکە دەکڕی یاخود نا ئەو شتەمان لەسەر کۆنسۆڵی نییە ئەو شتە بەردەست دەبێت لەسەر PlayStationی کە 2 سعات بەڵام دەبی یاریەکە نرخی لە $35 بەسەرەوە بی واتە یاری هەرزان نا یاری گرانەکان بۆ نەگارەوە ڕاگنەڕۆک نازانی یارێکی باشە یاخود خراپە 2 سعاتی بیدایەتی دەکەی عقلت گرتی ئۆکەی دەسم دەیکڕم شتێکی باشە خراپ نییە و لە بۆ پریمیەمەکەشە بەس یعنی لە بۆ ئەو کەسانی PlayStation Plus نا PlayStation Plus ئەکستراژنا تەنیاگە پریمیەمت هەبی دەتوانانی ئەو کاری ئەنجام ئەقسەکردن لەسەر PlayStation Plus زانیاریی نوێمان بەدەستکەیشتە ئەویش ئەوەیە سۆنی بەشەکی نوێی لە ناو تیمی PlayStation کردیتەوە ناو کۆمپانیاکەیان کاریوان پرزرڤیشن واتە هەڵبژاردن چاکردن وەروەها چاودێریکردنی یاریە کلاسیکەکان بۆ نمونە ئیشی وانە چ دەبیتن ئەو تیمە هەڵدەستن سەیری سەرجەم یاریەکانی PlayStation 1 و 2 وەروە 3 و 4 و 5 دەکەن ئیشی وانە هەڵبژاردننی ئەو یاریانەیە لە بۆ ئەو مانگێ و یاری مەزموعەکەڵ دەبژێن لە بۆ مانگە چی دیکە بگومان هەندێک لە یاریەکان هەر دەردێن لە خزمزارەکەی نامێنێن دەگۆڕدرێت بەڵام هەمویان نام بچکو بێ 700 یاری بەردەوام هەر تێدابی 700 بەسەرەوە سۆنی دەڵێ هەموو مانگێک یاری PlayStation 4 و 5 نوێ زیاد دەکەن هەموو مانجێ لە بۆ ئەکسترا پریمیەمەکەی کەشتێکی باشە بەڵام چی یاریەکە بسەرەتە ئەو زۆ مهمە واتە سۆنی ئێستا بەگشتی بەجددی گرنگجی بە یاری کلاسیکەکان دەدا بەڵام هێشتا وەڵامی ئەومان دەست نەکەتیە ئەو یاری کلاسیکانە فرێمڕیتیان بەرز دەکرێتەوە دەکرێنە 60 فرێم یاخود گرافیکیان تۆزێک پاک دەکرێتەوە خاوێن دەکرێتەوە جوانتر دەکرێن یاخودنا یان هەر وەکو پێشتر یاریەکان دەکەێت چکە وەکو پێشترێبی یاری PlayStation 1 کارەساتە ئێستا حالیان ئەنجامی بدێت لەبەر گرافیکی زۆر کۆنە چێژەیان زۆرە پاسانی کار ناکە و لەسەر تەلەڤیزۆنی گەورە یاخود تەلەڤیزۆنی HDیانی ئێستا یاخود 4K ئێستا هەر زۆر ناشرین پیکسلی ئەوەن دەبێت ئایا چارەسەری دەکا وەکو Xboxی تۆزێک ئەپگریدیان بکە یاخودنا ئێشتا معلوماتمان نییە حقسەکردن لەسەر سۆنی لەو هەفتەیە ئەپدەیتێکی نوێ لە بۆ PlayStation 5 بەردەستخست ئەویش ئەپدەیتەکە بریتێ لە VRR مثلا ئەوە سێتینگ ئەوە PlayStation 5 لەسەر تەلەڤیزۆنەکەی ماڵی خۆت ئەو هەبە شێوازە یاری دەکەی ئەگەر تەلەڤیزۆنەکەت سپۆرتی 60 هرتز یاخ بەسەرەوە بکە بۆ ناگەت تەلەڤیزۆنەکەی من 6 هرتزە بەڵام ئەگەر تەلەڤیزۆنەکەت سپۆرتی 120 فرێمی بکە یاخود 120 هرتزی بکە لەڕێ ئەو تایبەتمەندیەی بێ ئەوەی دەستکاری هیچ بکەی یاریەکان ئەنکاب دەبن واتە 60 فرێمی قفلەکەیان دەشتێ تاوەکو 120 هرتزی بەرز دەکرێنەوە بێ ئەو دەستکاری نیشتە چی بکەیت یەکەم یاریش کە ئەو تایبەتمەندی یەکسەر ئیعلان کرد کە بەردەستە لە بۆ یاری مارڤلز سپایدەرمان ریماستەرە لەگەڵ مارڤلز سپایدەرمان مایلز مۆراڵسە هەردوو یاری ئینسۆمنیاک بەڕاستی جادوگەرنەوانە یەکسەر هەشتەشی نوێ دێ لە بۆ PlayStation یەکسەر ئەوان یەکەم کەسن کە زیاد دەکەن ئەو یاریە ئێستا حالیان دەتوانی بە 100 فرێمی بە 4K بە ڕێی تریسینگ پرفۆرمانس یاری بکەی واتە هەم ڕێی تریسینگت هەیە هەم 100 فرێمت هەیە هەم 4Kشە هەرچەندە داینامیکە بەڵام دەتوانی بیکەی بە 100 فرێمیش ئەو شتە مەحاڵ و پێشتر لەسەر PlayStation بکری بەڵام لە ڕێی تایبەتمەندی VRR کە پێی دەوترێت variable refresh rate واتە refresh rate جیاواز ئەو شتە بەردەستە کە زۆربەی یاریەکان وا دەکەن بە نەرمتر یاری بکەی واتە کاتێککە دوگمەی مەسەرەن ئەکسی دادەگری سریعتر وەڵامت داتەوە تەلەڤیزۆنەکەت ئەگەر ئەو تایبەتمەندی هەبی یاخود ئەو مۆنیتەرە تایبەتمەندی هەبی یاریەکانت خۆشتر دەکات ینی چۆن دەڵێ جوانتر خۆی نیشاندا و نەرمتر خۆی نیشاندا کە تایبەتمەندێکی باشە لە مێژە لەسەر PC هەیە ئەوزانم سەر Xboxی بە نەوعی جیاباس هەیە بەڵام PlayStation یەکەم جار دایدەنێ و دەست خۆشانە دەکەن هیوادانیشتی باشترمان لە بۆ بکەن بەتایبەتی ئەوەیەکەوە فیلممان لە بۆ زیادکەن لەسەر PlayStation 4 کاتی خۆ یەکتەن پارەم یەکتەمە فیلمی دا و سلایتم نییە وای سۆنی وای پارەکەم دەوە دەنگۆیەک و نوێ و دزە پێکردنەی نێمان هەیە لە بۆ یاری داهاتووی Need for Speed کە EA دەڵێ ئەو سابڵاوی دەکەینەوە بەڵام تاوەکو ئێستا هینە ترێلەرمانەی بینیە نەوێنەمانە بینیە لە ڤیدیۆمانە بینی هیچمانێ نەبێت تەنیا قسەیە دەڵێ ئەو سابڵاوی دەکەینەوە Need for Speed بڕیارە بە قسەی EA بی ئەو سابڵاو دەکرێتە 2022 Need for Speed نوێ بەپێی دەنگۆیەکی نوێبی دەڵێ یاریەکە لە شاری شیکاگۆی ئەمریکای دەبێت بەلای من ئاساییە شیکاگۆ من نەچوویمە نازانم بەڵام ئەوەندەی لە فیلم و یاریەکان شاری شیکاگۆمان بینیە زۆر بە شاری نیویۆرک دەچیم تەنانەت ئاکسنتی قسەکردنیان شێوەزاریان بە نیویۆرک دەچی کەشوهەوایەکەی بەرەوە دەچی بەڵام یەکشتی سەرنجاشیەک ڕووبارێکی گەورە بە ناوەڕاست شارەکەیدا دەڕوا ئەو نەمانە فیلمەکان بینیوە و کەشوهەوای شیکاگۆش دائیمەن ساردە بەفر یاخود بارانە بە زستان ئەی زۆر ساردە ساوت ستەکەن ناکەن لە یاری Need for Speed بزەبن نازانین چاوەڕێی ئەینە
کە ئەو ساڵ دەڵێ کۆنفرانسیش ناکەن بەڵام نازانم چۆن ئەو یاری ئاشا دەکەن لەوانێ لە شۆکەیسەکەی ئەکسبۆکسی یاخود گەیم فێستی ئەو ساڵ ئاشای بکەن بینە سەر مارڤڵز وۆڵڤرین ئەو یاریەی کەوا زۆر بەشەکی زۆرمان ئەو کەسانێکە عاشقی وۆڵڤرین یاخود ئەکسمین نەچاوەڕوانێ یەکێک لە پەرەپێدەرەکانی ناو ستودیوەکانی ئینسۆمنیاک کە خەریکی یاری مارڤڵز وۆڵڤرینە ڕاگەیاند دەڵێ ئێستامە خەریکی یاریچینە ئیشی مەوشن کاپی لە بۆ دەکەین یاخود وێنەگرتنی نواندنی ئەکتەرەکانی لە بۆ دەکەین وەک کابراش ئەگە بەسێ ناو تویتەرەکەی دەبینیکەوە لید دیزاینەرە یاخود لید ئەنیمەیشن دیزاینەرە لەسەر یاری مارڤڵز وۆڵڤرین کەواتە ئەو شتانەگە لێک دینەوە دەڵێن ئۆکەی ئێستا حالیان وۆڵڤرین دەق و تێکستی تەواو بووە بەرەمهێنانی گەیشتەوە حەدەی کەوا خەریکی نواندنیە ئۆکێ ئەگەنگۆ لەم پرسنژین پێ وایە مۆڤرین کەی بڵاو دەکرێتەوە من پێم وانییە لە 2024 کەمتر بڵاو بکرێتەوە لە بەرچ 2023 ئەکەیدین لەوەی سپایدەرمان دوو بڵاو دەکرێتەوە 2024 یان 25 لەوانشە 25 بەڵام من خۆم پێم وایە 2024 دەبی کۆتایەکانی 2024 لەوانێ وۆڵڤرینی ببینین هەرچەندە هیچ ستودیۆیەک نییە لە جیهان بتوانانی ئەو هەمە یاریە لە بێک ستودیۆی دروست بکرێ بەڵام ئینسۆمنیاکەن هەمیان جادوگەرن هەمیان دیڤلۆپەری زۆر ناوازانە کات خۆی لێ سۆنی ئەوانەی کڕیەوە هەمویان زۆر بەهرەدارن یعنی چەندین یاریان بڵاو کردەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووی پلەیستیشن 5 زۆرترین یاریانە بۆ پلەیستیشن 5 تاوەکو ئێستا بڵاو کردەوە سپایدەرمانەکان ڕاچێتەن کلانک ئەپدەیت لە بۆ سپایدەرمانەکان چەندین ئەپدەیتی گەورە لە بۆ ڕاچێتەن کلانچی و ئێستا حالیان ئیش لەسەر دوو پرۆژەش دەکەن یەکیان وۆڵڤرینە یەکیان ئێستا حالیان ئیش لەسەر سێ یاری دەکەن هاوڕێیان یەک ستودیۆ سێ یاری هەرچەندە کارمەندیان زۆرە بەڵام ئەستەمە ئەو شتانە لە ستودیۆی دیکە ببینین هەر کاتێک ستودیۆ عادەتەن یەک یاریان دوو یاری لەبەردەستە بەڵام ئەوانە ئیش لەسەر وۆڵڤرین دەکەن ئیش لەسەر یاریی نوێی مەڵتیپلەیەر دەکەن وەروەها ئیشێکی گەورەش لەسەر سپایدەرمان دوی دەکەن ئینسۆمنیاک love you guys لەو هەفتەیە ئەپدەیتێکی نوێ یاخود DLCێکی نوێ بەشەی ئەپدەیت لە بۆ یاری Outriders بڵاو کرێ بە ناوی Worlds Slayer کە Outriderە یعنی من یاریەکەم کرد تاوە کەسە قسە مستەی نەکردیا لەبەرەوەی زۆر کیفم پێی نەهات حەزم نەکرد ئەو کەسانێکی کەیفیان بە یاریەکەی دڵیان بشێرم یاریەکە شایان تاقیکردنەوە یاخودنا ئەگەر لەگەر بە خۆڕای بەرزت کە لەڕێی گەیم پاسی ئەو شتانە دەتوانێت بخۆت بکەیت ئەگەر نازۆ مهم نییە ئۆکێ ئەپدێتێکی گەورە زەبەلاح لە بۆ PUBG مۆبایلی بڵاو دەکرێتەوە بە ناوی ڤێژنی 2.0 کە دەستکارێکی گەورەی ماپی لیڤیک دەکەم ئەو ماپەگەچە دوو بە دووەکەین 2 کیلۆمەتر 2 کیلۆمەترەکەی چەندین فیچەری نوێ لەبۆ زیاد دەکات تێکسچەری بەرز دەکاتەوە هەندێک لۆکیشنی نوێ لەو ماپی زیاد دەکەن دەڵێن بۆ زوانە بەردەست دەبێت یاخود هەندێک شوێنی لە هەندێک لۆکیشنی بەردەستیش بە بەڵام هەندێک شوێنی کەم نازانم سێڤەرێکی یاخود ئەکاونتەکە چێندەریە میم بۆ زوان بەردەست دەبێت باشەویستانم لەکنە من 24 دقیقە قسەی دەکەم نازانم مۆنتاژ دەتە چەند بەڵام 24 دقیقە قسەی دەکەم زانیاریتان پێ دەبەخشم ئینشاءالله بە دڵتانە تکا دەکەم دوگمە لایک سبسکرایب لە بیرمەکەن داوای لێبوردن دەکەم ماوەیەکی زۆرە ڤیدیۆم کەمە کەم بە دیار دەکەم هۆکارەکەی یەکەمیان ئەوەیە کەوا خوێندن کار ژیان لێ ناگەڕێت دووەمیشانەوەیە من حەز ناکەم ڤیدیۆی بێمانە بڵاوکەمەوە دەمێ ڤیدیۆک بڵاوکەمەوە ڕیڤیو بی سوپاسکردن بی زانیاری بی ئیسیفادەی لێ بکەن وەقتان بە فیڕۆ نادەم ئام نامێ چکە بەڕاستی دەتام گەیم پڵی بڵاوکەمەوە بەڵام گەیم پڵی زانیاری تێدا نیە زانیاری زۆر تێدا نیە تەنیا یاریکردنە بڵاوکەوە بەڵام حەز دەکەم ئەم یاریەکەی بە تەنیا بکەم قسەی لەسەر بکەم زانیاریتان پێ ببەخشم چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆی دیکەم هەر هەمووتانم خۆش دەوێ خوداتان بگەڕێ